لەم ڕۆژەیە دەست لە ناو دەست وەکو برا وەکو ئەوەی هەمومان کوردین هەمومان مسلمانین ئەم جیاوازیە ئەم دووبەرەچیە ئەم گرتنە ئەم کوشتنە ئەم ڕەفاندنە ئەمانە هەمووی وەرن وەلانن. دوای 30 ڕۆژ لە بەڕۆژوبوون و پەرستش بۆ خوای پەروەردگار وەزاڵبوون بەسەر نەفس و ئارەزوو لە بەرەبەیانی جەژندا موسڵمانان بە یەک دەنگ و لە سەرانسەری جیهان تەکبیری جەژن لێ دەدەن. لە جەژندا گەورە و بچووک دەست دەخەنە ناودەستی یەکتر و بە دڵێکی خۆشەوە جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن و گەردن ئازادی دەکەنە نوقڵانەی جەژن. جێژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان و هیوادارم خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەموو مسلمانان قبول کرد بێ و هیوادارم هەر مسلمانێک بە ناحەق لە زیندانەکان گیراوە خدا ئازادیان کاتن ئینشەڵڵا. با لە جەژنەوە فێرەی برایەتی بین، با لە جەژنەوە دەست لە ناو دەستێکەین، با لە جەژنەوە چۆن تاوانەکانمان و گوناحەکانمان لەگەڵ ئەو شەو نوێژ و لەگەڵ ئەو تەڕاویح و لەگەڵ ئەو ڕۆژی گرنە ڕۆیش هەروەها ئاوە دەست لە ملانێکەین و ئەو ناخۆشیانە وەڵانین. داواکارم لە خوای تەبارەک وتەعالا خوای تەبارەک وتەعالا ڕەحمێک بخەتە دڵی ئەو بەرپرسانە ئاش بنەوە لەگەلێک. جژنی بۆ مسلمانان پیرۆزەکەم ئینشەڵڵا لە هەموو جیهان لە مسلمانان لەو برا پێشمەرگانە لەو برا بەڕێزانە. جەژن فێری برایەتیمان دەکات و فێرە تەبایی و یەکگرتنمان دەکات. جژنە پیرۆزە لە هەموو مسلمانان دەکەم ئینشەڵڵا ئەو جژنە ببێتە مای خۆشی و لێبوردنی هەموو مسلمانان. سەرەتا پیرۆزباییەکی گەرم لە مسلمانانی سەر تا سەری جیهان دەکەین داواکارین لە خوای پەروەردگار ڕۆژی و عیبادەتی ئەو مانگەی لە هەمولایەکمان قبول کردبی و داواکارم لەم جێژنە پیرۆزەیە بە تایبەتی تر لایەنە سیاسیەکان پەیامی ئەوەیان هەبی پەیامی یەکگرتن پەیامی خۆشەویستی پەیامی برایەتی و تەبایی پەیامی مژدەدان بە خەڵکی کوردستان بۆ نەهێشتنی ئەو قەیرانانەی کە چەند مانگێکە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. دوای تەوابوونی نوێژی جەژن هاوڵاتیان دەگەڕێنەوە ماڵەوە و لە بەرەبەیانی جەژن وەکو نەریتێک کەوا ماوەتەوە خێزانەکان خواردنی تایبەت بە ڕۆژی جەژن ئامادە دەکەن. ئینشەڵڵا ڕۆژی تاحەتی هەموو مسلمانە قبول دەبیتن هەرچی دەستوری خۆمان نەمان گۆڕیوە هەتا پیاوەکانمان دێنەوە شی و شتەکان حازر دەکەین و وەڵا هەر گۆشتە حیوانی جەرگۆ هەنا و بریشک بیتن قەیسیمان چاکیاوەکانمان دێنەوە سەوزی و تەوقە و دەست لەملانە و ئاشتەوایی هاوڵاتیان لە جەژندا ئەومان پێدەڵێتن کاتی ئەوە هاتووە واز لە سیناریۆ تۆمەت بەخشینەوە بهێنن و چیتر هاوڵاتیان نەخرێنە کونجی زیندانەوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.